ئەمە چارەنووسی خۆ ئامادەنەکردنە بۆ ڕوبەڕووبوونەوەی لافا و ڕوودا و سروشتیەکان. 2 کەس گیانیان لەدەستدا و 12 کەسیش بریندار بوون. زیان بە زۆرێک لە هاوڵاتیان گەیشت و دۆخەکە لە کۆنتڕۆڵ دەرچوو. لەکوێ شارەوانیدان لەکوێیە، ئەمە سۆفوتان لەکوێیە، ئەمام شانەتان لە کاکەوە من هۆڵانە هەمووی گیراوە، ئێوە تا ناوەشێن، دا نافەتێن، دا ناڕزێن. لە کاتێکدا چەند ڕۆژ پێش هاتنی شەپۆلە بەهێزەکە بۆ هەرێمی کوردستان، سەرجەم دامەزراوەکانی کەشناسی هۆشداریان لەوەدا بوو کە بارانێکی بەخۆڕ هەرێم دەگرێتەوە و لافاو دروست دەبێت لە ئیدارەی سەربەخۆی گەرمیان کەمترین ئامادەکاری بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم دیاردەیەکرا. کەم دەرخەمی لایەنە پەیوەندیدارەکان بووە هۆی ئەوەی زیانێکی بەرچاو بە خەڵکی و ناوچەیە و بەتایبەت چەمچەماڵ بکەوێت و ژیانیان قورس بێت. ئێستاش و دوای ئەم شەپۆلە هێشتا هەر هۆشداری لە دروستبوونی لافا و لەو ناوچانە دەدرێت و پێویستە ڕێکاری باشتر و بەهێزتر بۆ کۆنتڕۆڵکردنی دۆخەکە بگیرێتە بەر. هەردووە بە دوای ئەم ڕووداوە سەرۆکوەزیران مەسرور بارزانی تیمەکانی حکوومەتی ڕاستپاردووە کە بە خێرایی بگەنە فریای لێقەوماوان و زیان بەرکەوتوانی لافاوەکە. جیا لەمەش بارگای بارزانی دەستگای خێرخوازی بارزانی ڕاستپاردووە کە بە زووترین کات پێداویستی و هاوکاری بگەێنە ناوچە زیان لێکەوتووەکان.